با ئەمەت بۆ بجارمەوە. ڕۆژێکیان بەڕێوەبەری مدیر عامێک بوو، تەلەفۆنی بۆ کردم، وتی کەسێک هەیە فڵان کەس منیش ناوم بیستە بوو، بینی بووم، بەرپرسێ بوو، وتی وەزعی زۆر خراپە، مەگەر عەزیەت کێشی سەردانێکی بکەی و من تۆم پێناساندووە، بەڵکو تۆ بچی بۆ لای باری زۆر خراپە، خۆی بۆت باسە کرد. منیش ڕۆشتم، پیاوێکی ڕێکوپێک، کەسێکی بەڕێز، شەهادەی هەیە، ژن و ماڵی هەیە، ماڵ و سەیارەی هەیە، پۆستی حیزبی هەیە، پۆستی حکومی هەیە، کەس و کاری باشیە، لە هیچی کەم نەبوون، سوپاس بۆخوا. بەڵام ئەم پیاوە وتی من مامۆستاوەت نزیکەی هەفتەیەکە نەچوومەتەوە بۆ دەوامەکەشی مهم بوو. وتی من هەفتەیەکە ئاوام لێ هاتووە، سێری دەستی ئاوایە کرد، تووشی قەلەقیەکی زۆر قرس بوو، زوو هەناسەی سوارە بوو، دەستی ئەلەرزی، ئەیوت بە هیچ شێوەیە ناتوانم بڕۆمەوە دەوامەکەم. بەڕێزان لە یەک شتی بەسیط دوای لێ هات بوو، لە یەک شتی زۆر بەسیط، سەردانی دکتۆری کردبوو، دکتۆر قسەیەکی کردوان چۆن تۆ دکتۆر قسەیەک بۆ بکا و یەکسەر وابزانی نەخۆشیەکە و زۆر خەتەرە و ئەوە یەکسەر یەک لەحظە دڵی داخورپاوە. بەهۆی ئەوەوە تووشی ئەم حاڵەتە خراپە بوو. ئیتر من طبعاً ڕۆشتم 4-5 جار سەردانم کرد هەتا ڕۆشتەوە بەدەوام. یەکێک لەو شتانی کە زۆر ئیسفادەی لێ کرد ئەمە بوو. وتم مامۆستا فڵان کەس، ئێمە تەمرینێکمان پێ هەیە، پێڵێن دەرونی جەستەی، واتە بە جیسمێکی بە دەرون بە مێشک تەرکیز لایەتی. چەند تەمرینێکم فێر کرد، یەکێکیان ئەمە بوو. تەسەوورکەن لە دوای ئەو تەمرینە لە 150 حاڵەتەکەی باش، لە 150 دوو جاریکە سەردانم کرد بە ڕێگای تر، شتی ترم پێوت، ڕۆشتەوە بۆ دەوام. خۆشەویستان، جاری وا هەیە جادەکە تەختە، ژیانە خۆشە، هیچ عەیبی نییە، یەک شتی بەسیط بۆ دروستە بێت. ئەم شتە بەسیطە تۆ نازانی بۆیە قورسە لێت. وەکو چی وایە؟ وەکوایە تۆ ئاواکی کۆمپیوتەرەکەت هەڵ نابێ یا مۆبایلەکەت هەڵ نابێ، ئیتر ئەڵێ ئارە وەڵای خراپ بوو، ئەماوەنە وەرەقەم پێیا و ئەیدەی بۆ لای وەسایەک سیرەکەی شتێکی بەسیطی خراپ بووە، لەوەجێت تەلێکی خراپ بوو، بێشەحنی بۆ نەچوو، یەکسەر چاکەرە. وە چەندی تێچێ؟ بۆ نمونە 10,000 تێچێ، تۆ خۆت چەندە پێیاوە؟ $800 پێیاوە. کاتێکە ئەم مۆبایلە ئیتر ئیش ناکە، ئەم کۆمپیوتەرە ئیتر ئیش ناکە، بەڵام جارێ بە 10,000 چاکە بێتەوە، بە 5,000 چاکە بێت. ئێمەش واین، جاری وا هەیە تووشی خەلەلێکە بین، ئەگەر نەزانی چاکی کەیتەوە ئیتر ئەڵێ لە دەستم دەرچوو، دنیاە دکتۆری بۆ ئەکەی، وەزعێ تێگەچێ، خەفەتە خۆی ئەم سەر و ئەو سەر، بەڵام جارێ چارەسەرەکە زۆر ئاسان. من لێرە پێتانە، تۆ هەر جارێک کە کێشە تووشە بێ لە ژیانتا، تووشی ناڕەحەتی ئەبی، زۆر دڵت تون دەبێ، دنیا و لێتەیە، بەشێکی ئەوە نییە کە ئیتر تۆ تووشی کێشەیە بووی تا چارەسەر نەبێتەوە، بات بەشێکی ئەم دابەزینی بارە دەرونیە تەبیعیە. ئەم بارە دەرونیە تەبیعیە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بۆ ئۆکسجینەوە هەیە کە ئەچێ بۆ دڵ، تۆ ئۆکسجین مەسەلەن لە سیەکانەوە هەڵی ئەمژی، ئۆکسجین ڕێژەی ئۆکسجین بەرز بێتەوە باری دەرونی و بە ئەگۆڕێ ئەو ڕژێنانەی مێشک، ئەو نێرۆترانسمیتەرەکان، بۆ نمونە وەکو دۆپامین، وەکو سیرۆتۆنین، ئەمانە کە ڕێژەکی مادەکیمیایانە ڕێژەکەیان تێگەچێ، ئیتر نەفەرەکە خەوی لێناکەوێ، دەستی ئەلەرزێ، دڵی دائیمە داگیراوە، خەفەت، شتەکان وەکو کۆمپیوتەرەکە وایە یەک شتی بەسیطی خراپ بووە. بەچی چاکیەکی؟ یەکێک لەو شتانی کە تۆ ئەتوانێت لە ژیان تا بەرەو باشبوونێکی باشت بەرێ لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەییەوە، ڕاهێنانی دەرونی جەستەییە.
ڕاهێنانی دەرونی جەستەیی ئەمە یەکێکیانە کە زۆر بەقووەتە زۆریش ئیسفادەی لێ هەناسەی قوڵ وەرگرا بیوەستێنە تەرکیزت لای دەست بێنەرەوە هەناسە بەرەوە خۆ خاوکەرەوە هەمتر ئێستا شەرحێکی زۆرمان کرد و زۆر شتم پێوتن لەسەری بڕۆ بەس تا ئەتوانی خاو یعنی ئاواهیە بەلوتە ناساڵەمژن ئیجاکیت دەست هەناسە وەسێنی لێرەوە هەناسەیەکەوە هەتا ئەتوانی خاو هەتا ئەتوانی تەرکیزکەرە سەر دەست هەتا ئەتوانی تەرکیزکەرە سەر هەناسەکانە بڕۆ بە ئیسراحەت دەدانم بۆ بکە